گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز دوورەی تانزی شارەزای بووری لە ستۆریۆ کوردستان 24 لە بەغداوە لەگەڵمان دەبێ بەڕێز دوورەیت زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 هەروەک چۆن لە ماوەی ڕابردوودا دەوترا کە عێراق زیادەی هەیە لە بودجەکەی بەهۆیەوەی کە نرخی نەوت بەرزە بەڵام لەولاشەوە قەرزی زیاترەکە یعنی ئێستاش عێراقێکێکە لە وڵاتانی خاوەنیەدەگێکی زۆری نەوتە بەڵام لە دەرەوە سوتەمەنی هاورداکە هۆکاری ئەمە چییە؟ السلام عليكم شكرا على سلاوتان لێبێت زۆر سپاس بۆ بانگێشتکردنتان پرسی بەروبوومەکانی نەوتیان بە شێوەیەکی گشتی دەمەوێت بڵێم ئەم پرسە لە ئەنجامی نەبوونی پاڵاوگەکانەوە هەندێک زار کێشەمان بۆ دروست دەبێت ئێمە خۆتان دەزانن نەوت بەرهەم دێنین و هەناردەی درەوە دەکەین نەوت مەبەست لی تەنیا نەوت نییە بێگومان نەوت و تەواوی پێکاتەکانیەتی هاوکات ئەمە کاریگەری بەسەر تەواوی چالاکیە ئابوووریەکانەوە هەیە لە ڕووی حکومیشەوە ئەمە هەر هەمان شتە ئەمڕۆ پاڵاوگەی بێجی پاڵاوگەی کەربەلا گەیشتوتە ئەوەی کەوا ناتوانێت پێداویستیەکان دابی بکات ئەمە هەڵەیە بێگومان بۆیە هەر هەوڵێک یاخود هەر شتێک لەبارەی زیاترکردنی بەرهەمهێنان ئاماژە بەوە دەستکەوە تۆ بەکاربەری زیاتر هەیە بۆیە ئێمە پاڵاوگەی پێویستمان نییە بۆ ئەوەی بتوانین ئەم شتە زیاتر بەرهەم بێنین کاتێک سەیری پاڵاوەکانی جیهان دەکەین خۆ دەکرێت ئێمەش ڕێککەوتن لەگەریان بکەین تا ئەم کێشەیەمان چارسەر بێت لە ڕووی ئۆپەکیشەوە ئەمە هەر هەمان شتە کاتێک سەیری تەواوی وڵاتانی ئەندام لە ئۆپێک دەکەین دەبینینکەوە ئەوان بەم شێوەیە کار دەکەم بۆیە کەمتر لە چارەجی ئەم نەوتە خۆتان دەزانن بەرمیلێک نەوت $80 یاخود هەندێک زیاتر و هەندێک کەمترە ئەگەر بێت و بەراورد بکەین لەگەڵ بنزین یان پێکاتەکانی دیکەی نەوت ئەمە بۆمان ڕوون دەبێتەوە کەوە لە ڕووی پێتروکیمیاییەوە بەپێی پێویست نین ئەمە قەیرانێکی گەورەیە ئەمە قەیرانە گەورەیە کە دروست بووە چارەسەرکردنەکەی هێندە زەحمەتە ینی بۆ نمونە دانانی پاڵاوگە لە ناوخۆ و پاڵاوتنی بەرهەمەنەوتیەکان کارێکی هێندە زەحمەتە کە حکوومەتی عێراق ناتوانێت بیکا سادي العزيز المصفى يريد ل 10 سنين شغل پاڵاوگەکان پێویستیان بە 10 ساڵ هەیە بۆ ئەوی بتوانن تاوەکو بخرێنە کار ئەوەی کەربەلا 6 ملیار زیاتری پێویستە هاوکات کاتێکی زۆری پێویستە بۆیە سەرخستنی پاڵاوگە ئەمە شتێک نییەکەوە بتوانین بە شتێکی ئاسایی و ئاسان بیکەین خۆ ئێمە پێویستمان بەوەش نییە دەتوانین لە ماوەی مانگێکدا دەتوانن نەوتی خۆتان بنێرن و لە دەرەوە لە پاڵاوگەکانی دیکە جیایان کەنەوە بە نرخێکی زۆر کەمیش من دەتوانم بەرمیلێک بدەم و لە بەرامبەردا پێکاتەکانی بەدەست بێنم تۆ کاتێک پاڵاوگە دروست دەکەیت ئەمە تەنیا دروستکردن نییە ئەمە پێویستی بە چوارچێوەیەکی گشتی هەیە لەوانەیە ئەمە دەبێتە هۆی کێشەیەکی گەورە و قەیران کاریگەری بەسەر ئابووریەوە هەبێت تۆ بۆ نمونە شەفڵێک دێنیت و بەکاری دێنیت ئەمە پێویستی بەوەیە ئەم پاڵاوگەیە 24 کات ژمێر کار بکات پێویست بە شەفڵە پێویست بە چەندین شتی دیکەیە بۆیە خۆت تۆ دەتوانیت ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیاکانی دیکەی پاڵاوگە بکەیت بۆ ئەوەی بتوانیت پێداویستەکانی خۆت جێبجێ بکەیت بۆ تا ئێستا ئەوەی نەکردووە ئێمە قسەمان کردووە ئێمە چەندین جار بەجوڵەمان خستن تەنانەت 10 ساڵ بەر لە ئێستا قسەم کردووە بەڵام بەداخەوە لێمان تێناگەن من زیاتر لە 10 ساڵە
ئێمە ئاماژەمان بە مەرزەکان داوە هاوکات لە چەندین کۆنفرانسی جیاواز ئەمەمان خستووەتە ڕوو کەوا پێویستمان بەم جۆرە پاڵاوگانە هەیە تێچووی پاڵاوگەیەک 20 ملیارە ئێمە پێویستنی ئەم 20 ملیارە بدەین پێویستە یەکەم جار ئەم نەوتە لە دەرەوە دەتوانین بیپاڵێوین و جارێکی دیکە بین بیخینەگەر گواستنەوە پاڵاوتن یان جیاکردنەوە هەموو ئەمانە لە دەتوانین خۆ تێچووی هەموو ئەمانە لەو پاڵاوتنەوە بەدەست بهێنی واتە تۆ پێویست بەوە ناکە پارەش بدەیت بەپرسیارێک بکەم بەڕێز ئەنگزی ئایا ئەمە تەنیا بابەتێک کە پەیوەندی بە ئیدارەدانەوە هەیە لە ناوخۆدا یاخود پەیوەندی بە وڵاتانی ئەقلیمیشەوە هەیە بۆ نمونە ئێستا عێراق بە ناچاری بەهۆیەوەی کە غازی نییە ساڵانە چەندین ملیار دۆلارەدا بە غاز لە ئێرانەوە دەیکڕێت ئەمە جۆرێک لە ناچارکردن نییە یاخود دەستوەردانی ئیقلیمی نییە لە عێراق يعني هي أحلام ما تخلى بەڵێ ئێمە خۆ کاتێک باسی ئێمە دەکەین کاتێک لە ڕووی ئێمە سەیری عێراق بکە لە ئێران گاز هاورە دەکەین یاخود کێشەی بنزین یاخود گازوایل بێت ئەمە بابەتەکە ئەمە نییە ئێمە خۆدەتانین سوود لە لایەنی ناوخۆیی وەربگرین دەتوانین سوودیان لێ وەربگرین لە ئەنجامی ئەوەی کەوە بتوانین هەموو بەرهەمان نەوتەکانیش هەناری دەرەوەکەین ڕاستی دەمەوێت بڵێم وڵاتانی دەوروبەر ئەوان خۆ ئەوانیش سیستەمێکیان هەیە بەڵام خەتاکە لەوان نییە بەڕاستی ئێمە خۆ دەتوانین لەناو خۆماندا ئەمە چارەسەر بکەین خۆ دەکرێت ئێمە دەتوانین ئەمە چارەسەر بکەین بێ ئەوەی پشت بە ئێران بەسین ئەگەر بێت و تۆ لەناو خۆ نەتوانی بە پێویست گاز بەرهەم بێنێت یاخود نەوت بەرهەم بێنێت خۆ ئەو کات دەتوانیت لە دەرەوە هاوردەی بکەیت ئەمە شتێکی ئاساییە چەندین جار لە چەندین کۆبوونەوە لە چەندین کۆنفرانس و کۆڕی جیاوازدا ئاماژەمان پێداوە کەوا پێویستە هەموو ئەوە بکرێن 5 کێڵگەمان هەیە ئێستا تەنیا لەو 5 کێڵگەیەوە گاز بەرهەم دێنین بەداخەوە بە دوواداچوونێکی جددی نییە بۆ ئەوەی بتوانرێت تواناکانی بەرز بکرێتەوە ئەمە پرسە پەیوەندیدارە بە پرسی خزمەت گوزاری و خزمەتکردن بە خەڵک ئەمە پەیوەندی بەوە هەیە هاوکات لە ڕووی گرێبەستی شەوە چەندین گرێبەستی جیاواز خۆ دەکرێت لەم بارەیەوە بکرێت بەڵام بە هیچ شێوێک حکوومەت هەڵنەستاوە بە ڕێککەوتن بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکات لەگەڵ لایەنی جیاواز کێ سوودمەندە لەمە یان با بپرسم کە ئەو تێچووەی لە هاوردەکردنی سوتەمەنی بۆ عێراق دەڕوات چەند زیاترە لەو تێچووی کە ئەگەر خۆی نەوت بپاڵێوێت یاخود وەک تۆ دەڵێ بەو ڕێگایە خۆی نەوتەکە بنێرە بڵە بۆم بپاڵێون و بۆم بگەڕێنەوە تێچووەکەی زۆر زیاترە أي آلية هەر ئالێتێک هەر ئالێتێک ئەگەر بێت و بنیاد نرابرێت لەسەر پاڵاوەکان ئێمە لە چەند ساڵی ئایندەدا لە چەند سای ڕابردووە ڕوبەر و کێشەمانی کردوێتەوە ئێمە ئێستا دوو ڕێگەمان لە بەردەمدایە یان ئەوە تا لە دەرەوە دەیپاڵێوێنیا دەچین لە دەرەوە دەیهێنین و هاوردی دەکەین ئەمە بەم شێوەیە چارەسەر دەکرێت هاوکات لە ڕووی ئایندەشدا ئەمە دەبێتە کێشە گەرەمە لە ئێستادا چارەسەر نەکرێت بەڕاستی بۆ نمونە 10 ملیار لە پاڵاوگەی کەربەلاوە دابین دەکرێت هاوکات دەتوانی تۆ 100,000 کارگە دروست بکەیت لە عێراق تەواوی عێراق بۆیە تۆ بیر بکەوە چ دەستێکی کاری تێدایە ئەو بڕە پارانەیەکەوە لەم کەتەدا خەرز دەکرێت بۆیە
تۆ دەتوانیت بە چەندین شێوەی جیاوازش بەکاری بێنیت بۆ کارەبا بەکاری بێنێت بۆیە ئالێتەکە لێرەدا جیاوازی هەیە کاتێک تۆ دیت ئەمە لە کێڵگەکانەوە چارەسەر دەکەیت لەم دەوەندەدا پارەیەکی زۆر دەڕوا بە فیرۆ دەچێ هاوکات کاریگەریشی بەسەر بەرهەمهێنانی شەوە هەیە تۆ دەتوانیت لە ڕێگەی بەلاوانانی ئەم کێشانەوە ئابوووریەکی بەهێز دروست بکەیت بۆیە حکوومەت هەموو ئەمانەی لەبیر کردووە. بەڕێز دوورەی تانزی شارەزایی ئابووری لە بەغدا میوانمان بووی دەستخۆش.